لەلایەن ڕێکخراوی گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەرەوە هەڵمەتی لە پێناو کوردستانێکی ئازاد فاشیزم و داگیرکاری بڕوخێنە ئەم هەڵمەتەمان ڕاگەیاندووە کە لە کاتێکدا هێرشەکانی دەوڵەتی تورکیای داگیرکرد بۆ سەرخاکی باشووری کوردستان چڕ کراوەتەوە و درێژە بە داگیرکاریەکانی خۆیدا لە سنوورەکانی بادینان لە سنوورەکانی هەفتانین و ناوچەکانی زاخۆ و دەرکاری و پاتیفادا لەم کاتەدا کە دەوڵەتی تورکی داگیرکرد بە چڕی بردومانی ئەو ناوچانە دەگاو چەندەها لادێ بەهۆی بردومانکردنی دەوڵەتی تورکیاوە چۆڵ کراون و چەندەها خەڵکی مەدەنی بوونەتە قوربانی ئەم داگیرکاری دەوڵەتی تورکیا کە وەگەوەی دیارە دەوڵەتی تورکیا ئامانجی لە ناوبردنی تاکە لایەنێکی کوردی نییە یاخود وەکەوەی کە بانگەشەی بۆ کات تەنها شەڕکردن بێ لە بەرامبەر لایەنێکی کوردیا بەڵکو ئامانجەکەی داگیرکردنی تەواوی باشووری کوردستانە و دووبارە زیندووکردنەوەی میساقی میلی عوسمانیەکانە کە دیسان خیاڵی دروستکردنی دەوڵەتی نوێی عوسمانی یان داڕشتەوە لە ناو چوارچێوەی پلانەشدا تەنها باشووری کوردستان لەم کاتەدا وەکو ئامانج وەکو لە قۆناغ یەکەمیندا وەکو پلانەکە کاری لەسەر دەکرێت لە بەرامبەر ئەم داگیرکاریانی دەوڵەتی تورک و ئەم هێرشە دڕندانی دەوڵەتی تورکی داگیرکردا وەکو گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەر هەڵمەتی لە پێناو دروستکردنی کوردستانێکی ئازادا هەڵمەتی داگیرکاری و فاشیزم بڕوخێنەمان ڕاگەیاندووە لە ناو چوارچێوەیەشدا چەندەها گەنج ئامادەی سەفەربەریان ڕاگەیاندووە بۆ چوونە بەرەکانی شەڕەوە و هاوشانی هێزەکانی گەریلا لە ناوچەکاندا بەرامبەر سوپای داگیرکەری تورک بوەستنەوە شەڕ بکەن لەگەڵیاندا و لەم چوارچێوەیەشدا ژمارەیەکی گەنجی باش کە توانین بڵین هەتا ئێستاکە کە ئەو ئامارەی لەبەردەستدایە 40 بۆ 50 گەنج تا ئێستا ئامادەی ویان دەربڕیوە توانیویانە کە ئامادەی وان تێ بکەونە ڕێ بۆ ئەو ناوچانی کە شەڕی تێدایە و دەوڵەتی تورکی داگیرکرد بە ئامانجی گرتوون گرنگی ئەم هێرشانی دەوڵەتی تورکی داگیرکرد کە ئێستا لەسەر باشووری کوردستان بەڕێوە چێت ئەمە تەنها گەوەی وتم تەنها بۆ شەڕکردن نییە بەرامبەر بەلایەنێکی کوردی ئەم ئامانجەکە تەواو داگیرکردنی باشووری کوردستانە و لە ناوبردننی هەر دەنگێکی ناڕازیە لە باشووری کوردستانە کەواتە سەفەربەری لێرەدا ئەو دەنگا گەێنێ و پەیاما گەێنێ کە گەلی کورد لە باشووری کوردستاندا بەڕۆح و بەجان هاوشانی گەریلاکان دەتوانن لە چیاکاندا بجەگن و هاوسەنگەری ئەوان بن و هیچ جیاوازێک لە نێوان گەل و گەریلادا نامێنێتەوە لە چوارچێوەی ئەم داگیرکاریانی دەوڵەتی تورکی داگیرکاریش دابانگەوازی لە هەموو گەنجان و ژنانی هەر چوار پارچەی کوردستان دەکەین کە ئامادەی خۆیان ئامادەکەن بۆ چوونە سەفەربەری و هاوشانی هێزەکانی گەریلا بتوانن ڕوبەڕووی سوپای داگیرکەری تورک بوەستنەوە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان و هێزە کوردیەکانی شەکەین لەم کاتەدا بتوانن یەکێتیی نەتەوەی دروستکەن و هاودەنگ و هاوشانی یەک بتوانن بەرامبەر داگیرکاری بوەستنەوە لەم کاتەدا کە ئەوەی کە دیارە لەلایەن دەوڵەتی تورکیا هیچ کوردێکی باش بوونی نییە ئەوەی کە هەیە تەنها کوردێکی مردوو لەلای ئەوان باشە ینی ئەم ڕۆژێک کە داگیرکاری دەوڵەتی تورکیا دەستی پێ کردو ئەوەی کە دیارە لە سەرەتادا هێزەکانی گەریلا بە ئامانجیراون بەڵام دواتریش هەموو ئەوانێکی ئێستا هاوکاریان و ئێستا کاریان بۆکەن و کاراسانی بۆ پلانەکانیانەکەن و ئەتوانن لە چەند ڕۆ لە هاوکاری دەوڵەتی تورکیا بکەن دوای ئەم شەڕ دوای سەرکەوتنی ئەم پلانی ئێستایان ئەگەر بۆیان بچێتە سەر بە دڵنیاییشەوە سەری هەموو ئەو لایەنانەی تر هێت کە ئێستاش هاوکاری خوان و بە هاوشانی خوانیان نەزانن